کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان ئاماری کار و چالاکیەکانی ساڵی 2016 ڕاگەیاند. وەزیری کوشتوکاڵیش ئاشکرای دەکات قەیرانی دارایی کاریگەری ئەو تۆی لەسەر پرۆژەکانیان نەبووە، بەڵکو پرۆژە کوشتوکاڵیەکان لە ساڵی ڕابردوو زیادی کردووە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا عەبدولستار مەجید وەزیری کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ڕایگەیاند ئەو پلانەی کە بۆ ساڵی ڕابردوو دایان ڕشت بوو زۆر بەباشی جێبەجێیان کردووە. ئەمەش کاریگەری ڕاستەخۆی هەبووە بۆ زیادبوونی بەرهەمی خۆماڵی بە شێوەیەکی بەرچاو و بەشێک لەو بەرهەمانەشیان هەناردەی دەرەوەی هەرێم کردووە. لە گەنمدا زۆر زیادی کردووە، لە گۆشت 38,000 تەن زیادی کردووە، لە سەوزە 194,000 تەن زیادی کردووە و لە هێلکە باسم کرد کەمی کردووە. لە میوە بە شێوەیەکی گشتی 3392 تەن زیادی کردووە و هەنجینی ئێمە 52 تەن زیادی کردووە و شیر 338,000 تەن زیادی کردووە. 33 پرۆژەی پەلەوەر زیادی کردووە و ئاژەڵداری ئێمە 30 پرۆژەمان زیادی کردووە، 30 پرۆژەی نوێ ئەنجام درراوەواتە و ماسی 57 پرۆژەی نوێ جێبەجێ کراوە. باخداری 50 پرۆژەی باخداری جێبەجێ کرا مۆڵەتی پێدراوە. ساڵی ڕابردوو 10 تەن برنج بدراوەتە دەرەوەی وڵاتی سوودان، کۆمپانیەکانی شێ بەس پێش ناکە ناویان بێنم، و 8 تەن هەنجوین بدراوە بۆ ئیمارات و 200,000 دانە جوچکە بۆ لوبنان ڕەوانە کراوە و 6,000 تەن فستقی کێڵگەیی بۆ وڵاتی ئێران ڕەوانە کراوە و پەتاتە ئەم ساڵ ئێمە 600 تەنمان بۆ وڵاتی سعودیا ڕەوانە کردووە. لە ساڵی 2014 تاوەکو ئێستا وەزارەتی کوشتوکاڵ 17 کۆبوونەوەی ئەنجام داوە و نزیکەی 185 بڕیاری لە بەرژەوەندی جوتیاران و بەرهەمی ناوخۆ دەرکردووە. لە سەدا نهۆتی بڕیارەکانیشی جێبەجێ کراوە. هاوکات لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نزیکەی 2000 هاوڵاتی سەردانی وەزیری کوشتوکاڵیان کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. لەو ژمارەشدا بەشێکی زۆری کێشەکانیان چارەسەر کراوە. لە سەرجەم 2 ساڵ و 7 مانگدا 17 کۆبوونەوە کراوە و 188 بڕیار دراوە و سەدانەوەتی جێبەجێ کراوە و سەدادەشی لە بڕیارەکان جێبەجێ نەبووە. 637 هاوڵاتی کێشەی چارەسەر کراوە. 128 خزمەتگوزاری پێشکەش دەکەین لە بوارە جیاجیەکان. 6 بەنداومان لەم کابینێت تەواو کردووە. 20 پۆندمان دروستکردە لەو ماوەی خۆماندا. ئەو بەنداوانە کە لەژێر جێبەجێکردنە 20 بەنداوە. بەهۆی ئەو سیاسەتەی وەزارەتی کوشتوکاڵ گرتوویەتە بەر بۆ زیادکردنی بەرهەمی خۆماڵی تەنها داهاتی ساڵی ڕابردووی وەزارەتەکە نزیکەی 100 ملیار دینار بووە و بە هەزاران دۆنمزەوی کوشتوکاڵی گەڕاندۆتەوە بۆ سەر وەزارەتی کوشتوکاڵ. ئێستا پرۆژەی کوشتوکاڵی لەسەر ئەنجام دەدرێت. هەموو ڕسوماتی کە وەرگیراوە و داهاتی ناوخۆش وەکو وەزارەت نزیکەی 100 ملیار دینارێک بووە کە ئەو پێشبینی کراوە. تەوقع دەکرێت لە ساڵی داهاتوو ئەگەر هەندێک پرۆژە وەکو تەسویە تەمریگ ئێمە دەست پێ بکەین ئەو بڕێ زۆر زیاتر بێت. داوامان کردووە لە 180مان پێ بدرێ. داوا لە ئەنجومەنی وەزیران کراوە، لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانش داوا کراوە، بەڵام ئیتر جا ئەو ڕێژەی قابلی ئەوەی هەیە کە کەم بکرێت یاخود تەسەوڕ ناکەم زیاد بکرێت، قابلی ئەوەیە کە کەم بکرێت، بەڵام بە ڕێژەیەکی معقول بۆ بەرەو پێشبردننی زیاتری کەرتی کوشتوکاڵ و ساختکردنەوەی بەرهەمە کوشتوکاڵیەکانی هەرێم لە وڵاتانی تر و شارزاترکردنی فەرمانبەرانی لە بوارەکانی خۆیان وەزارەتی کوشتوکاڵ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چەندین ڕێکەوتنی گرنگی لەگەڵ ژمارەی وڵات ئەنجام داوە، لەوانە بیلاڕووسیا و ئێران جگە لەو ڕێکەوتنانەی کە بۆ هەمان مەبەست لە ناوخۆ ئەنجامی داوە. هاوکات وەزارەتی کوشتوکاڵ لە بەرنامەیدایە بۆ سەوزکردنی کوردستان لەم ساڵدا زیاتر لە 1.5 میلیۆن نەمان بڕوێنێت لە سەرتاسەری کوردستان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. بارمەتی هاوکارانم گەشتەی هەواڵەکە